لوی رستورانگا لباشور استکهلم کردستانی جهر چار آلین کردستانه و دوستن کردان جنتوین دن دجوین دجبوک پشگیری و سولیداریتیت خواه به روجاوای کردستانه دوان روژن تنگ دا دیار بکن فرمو ام هفره تماشا بکن به چاوا دربرینا دوستن کردان به کردان را ده روژن تنگ دا دربرینا پشتگیری بگلک شیویان دبه لوی خارنگه ها باجار استکهلم بشدارن دخواست قربانیین شورشا گلین سوریا ببیرا خوبینن. سویلین بیگونه زاروک و جنین که نچار کوچبر و دربدر بون اوین که ده آسودا چرو ناهیه نابینن. جوان همویان را زاروکا نمون ویخستن. او ببیرا خواه آنین بو وان بدنگمان و موزیک دیاریوان کرن. انجمن کردین سوریا لسویده ریخستنک سیویله و چرهنگین ویین سیاسی نینن. گلک جاران چالکین پشتگیری دارخستنه. براستی ev ne projekte kemine me çen şef çekirine iş bu alikari pişkirti iş bu Kurd Suriye şeva sala çuni me şevek çekir o me perekji hem şeve o hem iş xelkeme evi dolosoz o alikar jmeradan men isket sit benji hazar şan sala çuni o çen bacar me binçav anin evi ihtiyacı wan heye le iş evji evi darım hinik peredisem kanım bijevini ne bes şeveda وکی دن ناف خلکی خوشی بگنن و دیسا کمیته ملور هنه حاضرن آوا کرنه اما بریا کمیته سر بخونه انسان سر بخونه بریا و کمیته دیسا اما بشینن و هیوی دارم یعنی بلکی تشکی آلیکاری کبچوک لدیسا یعنی ایش دست مدرد که به ام دکن. دروژه که وساده بو پشتگیری روج آوا هرچند با آوایی که سیمبولیک بجی سویدیان کرد بتنه نهشت بون. دوی شوا پشتگیری دا گلک دوست کردان بشدار بونه و جوانجی گروپک سویدی لورنوشتنه از انها جوان بپرسم جبو چه او نالورن kan du presentera dig? Ja, jag heter Carina Hedenberg. Jag är verksamhetschef för en biståndsorganisation som heter Kandil som har varit verksam och är verksam i Irak sedan 23 år. كارينا هيدنبريا برپرسی پروژه قندیلم. ام شو لێرەین بۆ ئەوەی کە پشتگیری خۆمان بە گەلی سووریا و بەتایبەتی گەلی کورد نیشان بدەین لەم ماڵوێرانیەدا. ئێمە دەبینین وڵاتانی جیهان لەگەڵەوەی ئەو کارەساتە دەبینن بەڵام هیچ هەڵوێستێکی شیاو ناگرن. بەداخەوە هێدی خەریکە و کارەساتە لە یاد دەچێتەوە. بەهۆی کارەکەمەوە ڕۆژانە دەبینم کە ژن و منداڵ چۆن بوونەتە قوربانی سەرەکی ئەو مەسەلەیە. دڵنیاشم کە ئەو قەیرانە نە بە ئاسانی و نە بە زوویش چارەسەر ناکرێت لەبەرەوەشە قەرەبووکردنەوە و چارەسەر و دەرمانکردنی شوێنەواری ئەو کارەساتە گەلێک زەحمەتە و کاتی دەوێت بەهۆی ئەو ماڵوێرانیەوە زۆر ماڵشپرزە بوون پارچە پارچە بوون و لێک دابڕاون و هەرکەس لە وڵاتێکە پێویستە کێشەی و ئاوارانە چارەسەری درێژخایەنی بۆ بکرێت لەگەڵەوەی کە دەزانین هەرێمی کوردستان یارمەتیەکی باشی بە پەنابەرە ئاوارەکان داوە بەڵام ئەوە تەنیا بۆ ماوەیەکی کاتیە دەبێ و پێویستە هەنگاوی زیاتر بنرێت ئەو کێشانە بۆ ماوەی درێژخایەن لە بواری شوێنی ژیان خواردن و پەروەردەوە دەبێت چارەسەر بکرێن. نەتەوەیەکێک و گەلک جاران ڕوبڕووی چەوساندن و جۆرەیەن تونەکردنێ بووە نورماله که به پاراستنا زمان دایکا خواه شهناز به. ام هاتینا وری بو پشتگیریا کردستانا
پارچه کردستان سوریه فرق نکرد ام هر چند پارچه کردستان همی ایکین ام هاتی نجبو هاری کاریاوانا و هندیش ما بهت ام پشگیریا واکین و هاری کاریا واکین چونکی او پارچه کنش موش لشه موش گانه ما ام حساب نکین او کردستان سوریه یا عراق یا ترکیه ایران انشالله بیت کردستان که آزاد هر چه پارچه کردستانه ببینه ایک و ام همی بینه یک پارچه ایرو ام لورن جبر کم دخوازن پشکریا گلی خوی روجاوا بکن ایرو گلی می روجاوا د پر درومک خراب دیه جبروی هاوی پر گرینگ که ام کرد هر توم نشان بده که فرق ناکش کیجا پرچه کردستانه گلی می دکی در دبن دستایه دبه در روشک خراب دبه که ام پشکریا وان بکن که ام نشان بدن که ام یکن کرد فرق ناکه جی باکور جی باشور جی روجاوا یا روجلاب ام گلکن و ام هر توم ام دخوازم پشکری هفدو بگیرم Jag är här för att stödja det kurdiska folket i Syrien. من لێرەم بۆەوەی پشگیری گەلی کورد لە سووریا بکەم کاتێک مرۆڤ لە ڕاگەیەندنەکاندا ئەو شتانی کە بەسەر خەڵک دێن دەبینێ و دەخوێنێتەوە تااقەتی نامێنێ و ئازار دەبینێ من خۆم دایکم و 3 منداڵم هەیە کاتێک مەرگ و برین و سەختی ئەو منداڵانە دەبینم بە تەواوەتی حاڵم دەگیرێ و بارودۆخەکەش هێندە خەم هێنەرە کە مرۆڤ ناتوانێت خۆی ڕاگرێت خۆم لە جێگای و کەسانەدا دەنێم و منداڵەکانی خۆم دێنمە پێشچاوم هیوادارم ئەو کارەساتە بە زووترین کات کۆتایی پێبێت و چی دیکە کەس نەبێتە قوربانی ئەمڕۆ لێرەنە بۆ خاتریەوەی کەمێک کۆمەکی ڕۆژاوا بکەین لەبەرەوەی هاتوونێت ئێرە بتوانین بەقەدەر توانامان خزمەت بکەین ئەمڕۆ ئەوم ببیرێتەوە زمانی بڵێن لای خۆمان لە کوردستان لە باشوور ئینتیفازەکەم ببیرێتەوە ساڵی 91 هەمانەوە حساسەم هەیە کە لێرەش بتوانم شتێک خزمەت بکەم بە ڕۆژاوا حبس و زندان کۆر و تاری خەوا منایێ جبر عشق و ئەڤینا گولێ کەتمە بەلایێ گوڵام بەبوو بیندا بوو سەرێ چیایێ متگۆ گولێ وەرە فێر دۆز بێ وەخت نایێ متگۆ گولێ وەرە فێر دۆز بێ وەخت نایێ ایروز هجمارک جهش هاتن نه هنرمند هاتن وی در بازار استکهلم جبو وی شباب پیشگیری روجاوای کردستان کو پره اکو جوی شوی ورن تین شانش بو روجاوا کسیم بهاجت وی در او پره دیگن وا اف هنرمند جلک بشه کردستانی هاتن نه تنج روجاوانه ایشف به هنر خو اف هنرمندانا پیشگیری خو جبو ملت نشان دادن و همها وک ناف ملت جی وک داخواز آواز ملت کو ملت گلک شوی دن پیشگیری خوش بو روجاوا نشان بدن
في شبه عم البري الكاري كردي سوريا بكن الكاري وانا بكن وإن شاء الله جويد راقي در كابن أو يجدس مدار دكافي هر الكاري والشبك وآهنج كوا البربكن أو برانا الكاري ملتي ما بكن لكردستان أو سوريا. بپشگیریا گلی کرد بپشگیریا روجاوای کرد ما روجاوای دا براستی تنگازی داره چه آلیکاری پبیسته آلیکاری سیاسی به آلیکاری آبوری به افشه آماده کرینه افجی پیشداره آماده بود بده دا هندی دستماتی هم آلیکاری ملتی خواب کرد. د دسپیکا آهنگ ده زاروکان موم را کرن و داوی دجی به گوتنین خوین تایبت نامه دشاندن. اجبو ورحت مجبو افزارو که به مال اوه برچی اوه همه فقیری اوه کردستان اوه مالی واتنن اوه شارع اولو دمینن و اوه خشت کن اوه نافکرن و اوه دن تنن آواوا از حتما جبو پرا بدن اوه خوارنا واتنن اوه مالی واتنن اوه تشتک جمعاتنن شارعنا از تخوازم انو آری کاری بکم لوا و جمو مستقبلك خوش بواره هبه اجبو آلی کاریا و زارکیل سوری برفاتیا حمد جمدینا به جلو به بطانی او نکارن خواگرم کنو به خوارن ذاتم اجبو آلی کاریه از آلی کاری که بد موا دوری طاقتا خواه اسکاری بمجوار بشینم و ارزبم حمولو خواگرم کن و صوبا وابن و تشتوا و خواگرم کن اسلاوی خوشوازارو کار دشینم دلیم بواره یا نتوه که کدکاره برینداران درمان بکه جانگوریان بن آخ بکه و همان دمه شاهی و دیلانه بکه نه آسانه که ویانا جیان لباوان بیت کشتن.